دوازار بێتە ئاکارێکی خراپ ئەبێتە مایەی دروستکردنی کاریگەریەکی خراپ لەسەر بیرکردنەوەی هەرێکەمان ئێمە لە ڕۆژێکی جیهانی ئەمڕۆ وەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی خۆکوشتن لەسەر ئاسی جیهان تەبەن ئاینە گرنگە ئێمەش لە هەرێمی کوردستان لە ڕۆژێکی ئاوایە ینی قسە لەسەرم حاڵەتەکەین لەسەرم دیاردەی بکەین یعنی بزانین پاڵەرەکانی هۆکارەکانی با بڵێن لە موسەبیبەتەکانی چییە بۆچی مرۆڤ خۆی ئەکوژێت یعنی خۆشبەختانە توانم بڵێم ئێمە ئەگەر بەراوردکەین ئاماری ئەم چەند مانگی ڕابردوو مەسەلەن ینی ڕێژەی خۆکوشتن ینی باسیشی کەمایە لە چاو بەراورد بە ساڵانی ڕابردوو کە ئێمە ئامارەکانمان تۆمار کردووە لە ڕێگەی بەڕێبەرایەتی گشتی بەرەنگاربوونی توندتیژی خێزانی و ئەوانە ینی جاتر ئەتوانین بڵێن کە ڕێژەکە کەمی کردووە بەڵام دیسانەوە هەربێ بگەڕێن بە دوای هۆکار و پاڵنەرەکانیە کە من ئەیەم بە کۆمەڵگەلێک لە هۆکارگەلێک ئەویش ئەوەیە کە هۆکاری ئابووری هۆکاری کۆمەڵایەتی هۆکاری توندتیژی خێزانی هۆکاری کولتوری تا ڕادەیەک هۆکاری دەرونی و هۆکاری دیسانەوە کاریگەری نبوونی بۆ نمونە لەسەر هەندێک خەڵک کە ئاین کە چەند مثلا کارکتەرێکی یاخو بۆ نمونە چەند فاکتەرێکی گرنگە بۆ لە ناو کۆمەلگایە کە مرۆڤ دەستی لێ وەربگرێت کە خۆی گەورە فەرمێ وەلەقەد کەرەمنا بەنی ئادەم کە ئێمە ڕێزمان لە بنەوەی ئادەم ناوە لەوەیە کە بینایەشی گەورەیە نابێ ئەم بینایە بڕوخێنرێ مرۆڤێکی تر نابێت دەست بۆ حورمەت و بۆ شک و کەرامەت و خوێنی مرۆڤێکی تر بەرێ و مرۆڤ خۆشی نابێ دەست بۆ شک و کەسایەتی خوێنی خۆی بەرێت لە وەکو لە بابەتی خۆکوشتن ینی بۆ شوەیە بەڵام بەداخەوە حاڵەتەکار هەیە هەر بەردەوامیشە بەڵام کرێت بڵێت ئەوەی ماگەدار بین ئەوەی من سێرچم کردووە لەسەر ئاسی عێراق پەرزەکانی عێراق ڕێژەی خۆکوشتن زۆرترە بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستانە ئێمە تەمە ناکەین ئەم حاڵەتە هەر لە ئەزەلەوە وجودی نەبێت ینی مرۆڤ دەست نەبا بۆ خوێنی خۆی بۆ جەس بۆ شخصی خۆی خودی خۆی کە خۆی کوژێت بەڵام لێرە ئێمە ئەمانوێ ئەمڕۆ لەم پێنتیان لەم چالاکیە پامێک بگەێنین بۆی کە مرۆڤەکان وشار بن بەرامبەر بە ئەوەی کە ژیانیان پارێزراو بێت لەوەیە کە هیوا هەیە کە ئومێد هەیە کە ژیان و ژیانەوە هەیە خۆکوشتن بەڕاستی چارەسەر نییە و خۆکوشتن بازنێکی لاوازەکە ئینسان پەنای بۆ ئەبال لەو پەڕی یەس و لەو پەڕی حاڵەتی بێتاقەتی و لە دەستدانی کەسایەتی خۆیان خۆی لە یاسادا کاکە بەڕێز لە قانونی عقوباتی عێراقیدا مادەی 408 معالجەی ئەم مەوزوعی کردووە بەوەی کە هەرکەس تەحریز یا مساعدە بە هەر وەسیلەیەک هەر کەسێک کات لەسەر خۆکوشتن ئەوە عقوبەکەی لە 7 ساڵ زیاتر نابێ و ئەگەر ئەو کەسە کە خۆی ئەکوژێت ئەگەر خۆکوشتنەکە بەدی هات یعنی ئەگەر جێبەجێ بوو واتە ئەگەر شروع نەبوو و ئەگەر ئەم کەسە 18 ساڵی تەواو نەکردبوو یاخود ئیرادەی تەواو نەبوو ئەهلیەتی تەواو نەبوو ئەوە بێتە زەرفێکی مشدد بۆی بەڵام لە کوردستان بەڕاستی یاسادانەری کوردستان کارێکی باشی کردووە کە نقطەیەکی بۆ زیاد کردووە ئەویش جگە لە ئەوانەی کە تەحریز ئەکەن و مساعدەی خۆکوش ئەکەن ئەوەی بۆ زیاد کردووە ئەڵێ ئەو تەسەبەبە واتە هەر کەسێک کە بوو بە هۆکاری جگە لەوانە کە بوو بە هۆکاری ئەوەی کە کەسێک خۆی بکوژێت هەمان ئەو عقوبەی بۆ ئەدرێت ئەمە نەسی ئەو مادەیە کە دانراوە بۆ معالەجەکردنی ئەم مەوزوعە بەڕای من لە بە هۆکاری ئەوەی کە ئەم دیاردەیە زۆر بەداخەوە خەریکەوەکو لە حاڵەتەوە بۆتە دیاردە مادام ئەم حاڵەتە زۆر بووە بەڕای من عقوبەکە زیاد بکرێت زۆر باشترە زیاتر بکرانایە و وایە هەر بینەوبین
ئاسێکی زۆر